بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خواتان ئاراستە بێ. ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامەران بێ. خۆشحاڵین لە بەرنامەی باس و خواست لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست داین. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان خۆشویستنە لە پێناوی خوای گەورە جەلە جەلالوهو. خۆشەویستی لە بەرخوا و لە پێناوی خوای گەورەدا یەکێکە لە پێکهێنەرەکانی تەواوەتی موسڵمانەتی و بەردەوامی و بەیەکەوە بوونیان. مادام موسڵمانان لە بەرخوا یەکتریان خۆش دەوێت، ئەوە لە کاروان دانەبڕاون. هەر کاتێک ئەو خۆشەویستیە نەماواتە لە بەرخوا یەکتریان خۆش نەویست، بە دابڕا و پەڕاگەندە هەژمار دەکرێن و دەرزووکەلێن دەکەوێتە نێوانیان و سام و هەیبەتیشیان نامێنێ. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عەلەیهم ولا هم یحزنون. پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێت دەفەرمێ خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا دەفەرمێ: ئەین المتحابون بجەلالی اليوم أضلهم في ظلي يوم لا أضل إلا ظلي. ئیمامی موسلیم فەرموودەکەی ڕیوایەت کردووە. خۆشەویستانم بۆ تەوەرەی ئەمڕۆی بەرنامەکەمان مامۆستا ئەحمەدی شەریعە، زانای ئاینی میوانمانە و زۆر سوپاسی ئامادەبوونی دەکەین و مامۆستا گیان زۆر زۆر بەخێربێیت. خوای گەورە جزاکەتان باتەوە و سوپاس دەکەم. مامۆستا گیان ئەمڕۆ تەوەرەیەکمان ئامادە کردووە کە باس لە خۆشەویستی لە پێناوی خوای گەورەدا دەکەین. بێگومان سەرەتا دەمەوێت بەڕێزت ئاماژەیەک بۆ بدەی چەمچی خۆشەویستی لە پێناوی خودای گەورەدا واتای چی دەگەێنێ؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. هل وكفر مدير جناب خير وكافر أين المتحابون بجلالي؟ يعني هیچ مصلحتێکی دنیاییتیانە بێت چێ لەبەر من بەس تەنها لەبەر ئەوەی کە خوای گەورە فەرمانی کردووە بێتەوە ئەو کەسەت خۆش بێ. خوای گەورەش فەرمان ناکە بە خۆشەویستی کەسێک ئیلا لەبەر چاکەیەک نەبێ، چونکە زانەکانە فەرموون چاکە جیایە و چاکەکردن جیایە. جاری وایە کابرا ئیشێکی چاکەکە بەڵام ئیشەکە خودی خۆی چاکە، شەکە خودی خۆی چاکە، بەس نایگەڕێتەوە لە چاکە، نایگەڕێتەوە لە خراپە. بابڵێن نوێژ چاکە، نوێژ شتێکی چاکە. کابرا نوێژ دەکا بەس دەبینی نوێژ دەکا و خراپەش دەکا، دەستپیسی دایان پیسیەکە. ئەگەر تۆ بڵێ وەڵا لەبەر ئەم کردەوە چاکی ئەم کردەوەکی چاک نییە، ئەسڵی کردەوەکە چاکە، بەس ئەو چاکەی لێ چاوەڕوان نەکراوە. چونکە مەسەن کابرا چێ بۆ حەج و دێتەوە هیچ چاکێکی لێ چاوەڕوان ناکرێت، نوێژ دەکا و نایگەڕێتەوە لە خراپە، کە خوای گەورە فەرمێ ئین الصەلاة تەنها عن الفحشاء والمنکر. نوێژ خودی خۆی چاکە، بەس کە کابرا نەگەڕێتەوە لە خراپە، نەیگەڕێتەوە لە خراپە. من بڵێم لەبەر خوا خۆشمێ ڕاز نییە، من کاتێک بێ لەبەر خوا خۆشمێ ئەو کەسە لەبەر خوا خۆشمێ کە ئەو کەسە چاکەی لێ چاوەڕێم کرێ، بۆ عەبدەکانی خوا پیاوەتی لێ چاوەڕێ بکێ، خێر و خێراتی لێ چاوەڕێ بکرێ، چاوەڕێ ئەوەی لێ بکرێ کە یارمەتی خەڵقی بکە، کۆمەکی خەڵقی بکە، پیاوەتی خەڵقی بکە، لەگەڵ خەڵقیا بکە. و وەکو ئەبوو بەکر سیدیق فەرمێ المؤمن كالغيث أينما وقع نفعه. سود و قازانجی هەبێ بۆ خەڵقی. ئەو کاتە من بڵێم لەبەر چی خۆشمێ؟ لەبەر ئەو خۆشمێ کە گوێڕایەڵی خوایە، لەبەر ئەو خۆشمێ کە یارمەتی خەڵقیە، لەبەر ئەو خۆشمێ کە دەست پاکە، کە دایان پاکە. ئەوە خۆشەویستی لەبەر خوا. کارێکی باشەیە لە هەر شوێنێک هەبوو وەکو فەرموودەکە لێو سوود دەگەێنێ. بەڵام چاوەڕێی هیچ بەرژەوەندی و مەسلحەتێکی دنیایی لێ نەکەی لەو خۆشەویستیە. بۆیە خۆشم ناوێت کە سبێنێ ڕێزم لێ بگرێ، بۆیە خۆشم نەوێت کە سبێنێ یارمەتیم بە، کۆمەکیم بکە، وەنیە ئیشم بۆ ئاسان بکە. بێت ئەلێرە ینی تۆ کەسێکت خۆش دەوێت لەبەر خاتری خوای گەورە، دیارە پێ دوایە ئەو کەسە کەسێکی بەڕێزە، کەسێکی چاکە، کەسێکە خوای خۆش دەوێت سنوورە قەدەغەکانی خوا نابەزێنێ، سنوورە ئەو سنوورانەی کە خوای گەورە لە سنووری شەریعەتدا دایناوە ئەوانە دەکا. کەواتە لە دەرەنجامیشدا ئەو سیفەتە باشانەی کە لە دنیادا هەن ئەوانەشی تێدا نانە دیکە نەفع و قازانجیان بۆ تۆ بەس خودی خۆم یعنی لەبەر ئەوە نەیکەم با ئەوەشی تیاابێ، ئەوە لە شتێکی زیایە بێنێتەوە. چۆنتیانەی پێغەمبەری خوا ئینسانی مسلمان جاری وایە مەسەڵەن پێی خۆشە کە خەڵقەڵێ وەڵا ئەفلان پیاوەتی کردووە، فڵان چاکە کردووە، ئەو پێخۆشبوونە ڕیا و شیرکوشتی تێ ناکەی. پێغەمبەری خوا فەرموویە ئەوە بوشرە العاجلی پێوترێ،
ئەو مژدەیە کە زیاد لە پاداشتی لای خی گەورە لە دنیاش ئەویاتی ئەمە ئەبێ ئەسلی کەسەکە کە یەکتریان خۆشەیە لە بەرخوا لە بەرخوابوونەکە ئەوە بێکە هیچ بەرژەوەندێکی دنیایی لە چاوەڕێ نەکە هەر چۆن لەگەڵ مردوێگاچی بۆ سەر قەبران قیراتێکە بۆ نووسێ بۆ قیراتە ئێگە لەگەڵ زیندوێگا بچی زیندوەکە ئەوە بۆ ناوسێت چونکە زیندوەکە احتیممالی هەر چاوەڕێ شتێکی لێ بکەیت بەس مردوەکە کە هیچ چیتیان نەماوە تەنها لە بەرخوایە چاوەڕێی لە قیراتێکە بۆ نووسێ نوێژی لەسەرکەی قیراتێکە بۆ نووسێ قبری بۆڕکەنی ئەوە خێرە دەگاوک و خانوو دابێتێ بە کرێ و کرێ لێ وەرنەگری مەسەن لە داپۆشینەکە بەشداربی قیراتێکە بۆ نووسێ هەموو ئەمانە بۆچیە بۆ کەسێکە کە خالیسەن لەبەر خوایە و هیچ چاوەڕوانەیەکی بەرژەوەندی دنیایی لێ ناکرێت ئەنجاگە دوایی بەرژەوەندی دنیایی هەبوو لە زیایە بشڕای عاجلی هەبوو مژدەی پێشوەخت وەک بڵێن یعنی ئەن چاکەی لەگەڵ کردی کارێکی باشی لەگەڵ کردبێ نیەتەکە ئەوە نەبێ نیەتەکە ئەوە نەبێ لەبەر ئەو خۆشە نەویست یەکەم جار چاوەڕێ ئەو لێ نەکردێ زۆر کەسێکە پیاوەتیەک خێرێک چاکێک لەگەڵ کەسێکەکە بەڵام دوایی بۆیە بێ بە خێر و بەرەکەت ئەم دواییە خی گەورە لەگەڵ حسابەکە خۆی یەکەم جار نیەتی ئەوەی هەبووە یان نەی بۆگەر نیەتی ئەوەی نەبێ ئەو لەبەر خوا بوو ئەوەشی لە زیاد ئێستا مامۆستا بۆ نمونە تۆ خێر و خێراتێک دەکەی لە پێناوی خی گەورەدا درهەمێک دەبەخشی کەمترین شت دەبەخشی بەڵام تۆ لە پێناوی خی گەورەدا دەکەی بەڵام ئەوانەی کە بێگومان لە پێناوی خوادا دەبەخشن خی گەورە پێش قیامەت لە دنیاشدا پاداشتیان ناداتەوە کاری چاکیان نایێتەوە ڕێ کۆمەڵ لەوانە هەر لە فەرمودەی پێغەمبەر هاتە صلی الله علیه وسلم ئەوەی چاکە لەگەڵ دایک و باوکی بکە مەسەلەن هەر لە دنیا هەندێک لەو چاکەی دێتەوە ڕێ ئەوەی چاکە لەگەڵ ڕیشپێکا بکە ئەوە ڕێز لە کەسێک بگرێت لەبەر ئەوەی کە بۆ خۆی بەڕێز و بە هەیبەتە ئەوانە لە ڕێگا لە دنیا هەندێکی دێتەوە ڕێگەیان ڕاستە خی گەورە ئەوەکو بۆم باسکردەوە پێوتێ مژدەیەکی پێشوەخت پێترێ بوشڕە العاجل پێغەمبەری خوا فەرمی ئەوەی علاقی نەبڕیاوە هەیە یعنی ئەوەی کە نیەتی کابرا ڕەزامەندی خوش بوو بێ ئەوەش بوو بێ شتەکە تەنها لە بەرخوا بوو بەڵام دوایی ئەو چاکانەی دێتەوە ڕێ ئەوانە هەر لە زیایە بۆی نووسێ و ئەوەی کە لەبەر خاتی خوا خۆشەویستوە خۆشەویستەکەی مێنە بۆ لای خی گەورە زۆر باشە ئەبێت لە یەکەم جارەوە ئەو خۆشەویستی لە بەرخوا نیەتەکە تەنها لە بەرخوا بێ هیچ بەرژەوەندێکی دنیایی و مادی و معنەوی دنیایی تیانە بێ لە بەرخوا بۆ خوا زۆر باشە بێگومان لە ئیسلامدا زۆر قسە لەسەر بەیەکەوبوونی مسلمانان کاری بە کۆمەڵی مسلمانان دانەبڕانی مسلمانان هاوکاری مسلمانان کراوە ئەو خۆشەویستە تا چەند گرنگە بۆ پەرپێدانی ئەم هاوکاری مسلمانان ئەم بەیەکەوبوونەوەی مسلمانان ئەم دانەبڕانەی مسلمانان خۆشەویستی وا لە ئینسانەکە کە خۆی بۆ خۆشەویستەکەی ماندووکە بەرامبەرەکەی عەبدەکان خۆیان تینۆکەن خۆیان برسیەکەن لەبەرێکە ئەڵێ خوامان خۆشەوێ کابرا بۆ ڕەمەزان هەنێ خوای گەورە برسیەتی و تینیەتی من و تۆی ناوێ حتممە بۆ ئینسانی مسلمانەوە قەتعان بیزانێ پێویستی بۆ نییە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک ڕۆژەکەی نەیجێڕێتەوە لە من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه هەر کەسێک نەگەڕێتەوە لە خراپە خی گەورە پێویستی بە نەخواردنەوەی ئەو نییە کەواتە بێ ئەم چاکەی کە لەگەڵ یەکتری ئاکرێت چۆن ئەکرێ ئینسان کە خۆشەویست حەز دەکا عەزەتی بۆ بکێشێ خۆشەویست حەز دەکا خۆی بۆ ماندوو بکە خۆشەویست حەز دەکا خۆی لە خەو بکا بۆی عارەقی بۆ بڕێژێ خوێنی بۆ بڕێژێ مەسەلەن هەتا لە بەعزێ لەو ئەسحابەنەتیانە یا ڕەبی خوایە چەندی خوێنەوێ ئەوەندەی پێ ڕازیە بێ لە لەشی من دەری بێنە یعنی لە خوێنەکەم خذ من دەمی حتا تەرضا ئەوەندە لە خوێنی من بەرە تا ڕازیە بی اینجا بە نیوەی ڕازیە بی بە هەمووی ڕازیە بە مردنەکەم ڕازیە بی هەتاڕن یعنی سێ زانا دانیشتبوونەی کەوتی من حەز دەکەم بمبرم لەبەرەوەی بچم بۆ لای خی گەورە چونکە من خی گەورەم زۆر خۆشەوێ ئەمێ بۆ ئیسپاتی بکەم ئەوەی کەوتی من حەز دەکەم نەمرم بۆی کە خی گەورە لە تەمەنم درێژ بێانی کاری باشکەم ئەوانەی ئەو فەرمانانی خوا کرد تێبیان جێبەجێ بکەم تویان تۆ ئەڵێ چی بە سێمیان فەرمووی من ئەمانەی ئەوەی چیانم بەدڵ نییە من حەز دەکەم زانم خوا چی پێخۆشە ئەو هەڵژێ مردنەکەی پێخۆشە هەڵژێرێ ژیانەکەی پێخۆشە بە ئەو بوو هەڵژێرێ هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر ئێجێتان وەڕز بوو لە ژیان مەڵێ یاخوا بمرم بڵێ خوا ئەگەر مردنەکەم قازانجیتیایە تۆ بۆم هەڵژێرە با بمرم ئەگەر ژیانەکەم قازانجیتیایە تۆ بۆم هەڵژێرە با بژیم لەبەرەوە ئینسان ئەو یارمەتی و چاکی کە تۆڵێ هەمووی لە خۆشەویستی سەرچاواگرێ هەمووی ینی ئەوەی کە بێمنەتە نەک ئەوەی کە بە منەتە یان ئەوەی کە مەبەستێکی خراپیە ئەوەی کە
ئێمە بین هەتا خی گەورە فەرمێ ئەگەر چاکێک لەگەڵ چاکرد نابێ ئەزیەتدان و منت باری بە چاوەکتانەوەی تیاوێ بۆ بێ خالیسەن لەبەر خواابێ ئەم کەسە ئەگەر تۆی خۆشویست یارمەتی دا خۆشەویستەکەش لە کات دەرەکەوێت لە کاتی پێویستە لە کاتی پێویستە لە کاتی ناخۆشیە لە کاتی شەڕە لە کاتی سەفرە هەتا ئین کەسێک ئیمامی عومەر فەرمووی کێ فڵان کەس دەناسێ کێوتی منێ ناسم کەس قسەی نەکرد ئەو بەتەنیاتی منێ ناسم فەرمووی سەفر لەگەڵا کردووە معاملە لەگەڵا کردوەتی نەخێری چیان فەرمووی شەڕتان بووە شەڕمانەوە چکە جاری وای ئینسان ئەگەر یەکێکی زۆر خۆشویست لە شەڕیشا تیا ئەهێڵێتوانێ لە شەڕیشا بەشی ئەوەی تیاڵێتەوە بەشی دوایی دلی نایە قسەی ناشرینی پێ بڵێ چۆن کەسێک کە مناڵەکەی خۆی زۆر زۆر خۆش زۆر لێی تووڕابێ ئەڵێ یا ڕەبی بێ قەزابی ناڵێ یا ڕەبی عەمر درێژ بێ یا ڕەبی عەمر درێژ بێ یا ڕەبی بێ موسیبەت بێ هەی بێ بەڵابی ئەو بۆ ئەوەت کرد ئەتا لێکێ لەو زانانە جێڕنوانێ کە دایکی زۆر زۆر ڕقی لێساوە بە مناڵی ڕاوی ناوە بۆی نەگیراوە کە بۆی نەگیراوە زۆر زۆشتی ناشرینی کرد و تووڕێ کردووە تێتی یا ڕەبی خۆیان بۆ خاتری عەزەمەتی خۆ دووسێتی دوعایەکی خراپی لێ بکە بەڵام جێڕاوێت یا ڕەبی خۆیان بۆ خاتری گەورەیەتی و عەزەمەتی خۆت بیکەی بە ئیمامی کەعبە دوای 20 ساڵ بووم بە ئیمامی کەعبە لەبەرەوە لە خۆشەویستی لە کات دەرەکە لە کاتی تووڕەبوونا دەرەکەوێت لە کاتی شەڕا دەرێت هەتا ئیمامی عومەر فەرمووی پێویستی پێی بووە بۆ کەسە هینە من کاتێک خۆشەویستی بەرامبەرەکەم بۆ دەرەکە کە پێویستیم پێ بزانم بۆم جێبەجێەکاننا کە شەڕم بوو لەگەڵ بزانم خاتر مەگریاننا بزانم چاوپۆشیم لێکە بۆیە بەڕاستی نیشانەی خۆشەویستی ئەو کاتە دەرەکەوێت کە خۆی بۆ بەرامبەرەکەی ماندووەکە خۆی بۆ بەرامبەرەکەی ماندووەکە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی پێغەمبەری خوا قاچەکان بەری پێکاندا ئەوساون ئەی تۆ خوای گەورە لە گوناحی ئەوڵ و ئاخری خۆش نەبووە فەرمووی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەی من نابێت سوپاسی ئەو خوایە بکەم لەگەڵ ئەوشا قاچم ئەوسابێ هەست بە ئازارەکەی ناکەم لەگەڵ ئەوشا برسیمە و تینومە هەر پێم خۆشە چونکە پاداشی لێوەرگم چونکە خوای گەورە پێ ڕازیە بێ زۆر باشە مامۆستاجان دووبوونە مەبەستم پێ ئەوەیە کە چ کاتێک ئەو خۆشەویستە دەرەکەی و کاتێککە خۆی بۆ بەرامبەرەکەی ماندووکە زۆریشی پێ شانازیە و زۆریشی پێخۆشە جوانە کاتێک بە کەسێک دەڵێ من تۆم لەبەر خاتری خوای گەورە خۆش دەوێ بەڵێ ئەمە هەر قسەیە یان تۆ دەخاتە ژێر بەرپرسیارەتی و کۆمەڵی ئەرک و ئەزباتیشت بەسەردا فەرز دەکات دیارەوە بۆکو ئێستا باسمان کرد خۆشەویستەکە لەو کاتا دەرەکە کە من ئیشم پێێتی من ئێستا ئیشم بە قسەکەی نییە قسەکەی تۆزە دڵخۆشم مەکا بەڵام ناتوانم هەموو ئەتیمادی کەمەسەر تا ئەو کاتێکە تاقیەکەم وانێ خوای گەورە بۆ خۆی زانیوەتی کە پێغەمبەرەکانی خۆشێ و پێغەمبەرەکانی ئەوانەی خۆشویستووە بەڵام ئیبراهیمی تاقی کردێتەوە مەسەلەن بە تاقیکردنەوەی کە هەموو ئومەتی ئیسلامی بەرگەی ناگرێ پێیان نەکراوە کاکە بچۆک ئەو کوڕی کە لە عمری 100 ساڵیا بووتە کە بەعزێ لەزانەکانە فەرمون ئیبراهیم سەلامی خوای لێ بێ باوکی پێغەمبەران عمری 100 ساڵ بۆ ژنەکەشی عمری 99 ساڵ بووە ئەوەی کە دەڵێن لە کوردەواری خۆمەندا دەڵێن کوڕێکی هەیە تاقانەیە منداڵێکی تاقانەیە کوڕ تاقانە لەو عمرە زۆرەشە جوانە بەڵێ لەو عمرەی کە سەری سپی بووە کە پەچی کەوتووە کە ژنەکەی تازە لەو ناچێت پێویستی بە منداڵێکە وەکو بۆچانێک بێتە ژێر باڵی ینی دەستی بگرێت لەو کاتەیە مناڵیە بێ مناڵەکەش گەورە ئەبێ لەگەڵیا فەلەما بەلەغ معه السعی لەگەڵیا ڕۆی بۆ ئیش و کار بۆ دەرەوە لەو کاتەیە خوای گەورە فەرمی ئەبێ سەری بڕی ڕاستە خۆش پێی نەگوت لە خەو ناپێوت بۆیە هەتا زانەکانە فەرمی ئیبراهیم ئەوەندە خوای خۆشویستوە کانە قلبه للرحمن وماله للضيفان خليل الرحمن والله وماله للضيفان وجسمه للنيران وولده للقربان هم يعني لبناي خو دري تسليمي خو كلو مالكش لبروي خدمت كدني ميوان لاي پیغمبر كانوا لديني امشا بشكل ايمان مالكش بو ميوان كان لا شكش بو اجر لبناي خو كركش بو سربرين لبناي خو انسان لو كاتا دركيكا او قسيكيكا خوي غير زانيتي زانیوێتی و شتێک نییە کە خوای گەورە نێزانێت کە ئەم پێغەمبەرانە ڕاز دەکەن لەگەڵەوەشا تاقیکردنەوە لەگەڵەوەشا تاقیکردنەوە بۆی کە تۆ کوڕەکە سەر بڕە تۆ دەربەدەر بە تۆ فڵان شت بکە ئەبێ چێ ناو ئاگرە لە پێناوی خوایە لەبەرەوە ئینسان بەڕاستی کاتێ دەرەکەوێت کە ئەو قسێکێکە ئەبێ وەکو بە کوردی خۆمان ئەبێ زەریبەکەی بە ئاجاما مەسە قسێک هەیە لەسەرەوە دەڵێن زانایەک هەیە دەڵێت تا ئێستا یەک جار بە کەسێک گوتومە چۆنی نەمێراوە بە کەسی تر بڵم چۆنی بەمانای ئەوەی ینی بچمە ناو بنج و بناوانی بابەتەکانیەوە نەک ئەو شتان ڕۆتینەکەی تر حاڵت چۆنەوە ماڵ و مناڵت چۆنەوەوانە یەک جار بە کەسێکم گوت حاڵت چۆنەوتی پێویستیم بە فڵان هاوکارەیە دەڵێ بۆ ئەوی من بە درۆزن دەرنەچم حاشایەکی بینەران و بەڕێزت
هەستم باجەکەی زۆر قورسکەوت لەسەرم هەتاوەکو بۆم جێبەجێ کرد بۆی ئێستا زۆر بە خەڵک ناوەرم پرسیارە بکەم چکە ئەگەر پێی بڵم چۆنی و لە تواناندا بێ هاوکاری بکەم و هاوکاری نەکەم من ناڕاز دێمەدی بۆیە ناتوانم ئەو بکەم قسەکەی من دەلالەتەکە لەسەرەوەیە کە تۆ ئەم قسەیە دەکەی پەیوەستیشت دەکا بەوەی کە دەبێ خاوەنی قسەکەی خۆت خاوەنی نیەتەکەی خۆت بی ئەرکی خاتە سەرشان زانەکان لە یعنی کەەوە خوێنێر دەربارەی زاناکان خواناسە گەورەکان سەر سوڕەمێنە کە کردویان نێوان هەبوو کە پێڵاوەکەی دراوە برادەرەکەتیش پێڵاوەکەی داکەن و قسەی دەبن باریەوە توتی نابێت تۆ بەبێ پێڵاو بڕین پێڵاو لە پیاوێ تیانە هەیە حاشا لە بینەران و جەنابیشتان کە وڵاخەکەی میزی کردووە ئەم ڕاوەستاوە بە دیاریەوە توتی بۆ ڕاوەسی تۆ توتی ناکرێت بەجێت بێڵم بە دیار وڵاخەکەشی ڕاوەستاوە کە لە یەکێ لە زانانە فەرمێ خۆشترین شت چێ بەلاتەوەتی خۆشترین شت بەلامەوە ئەوەیە کە پاروێ نانم هەبێ و ئەم دنیا هەمووی پاروێ نامێ بیکەمە دەمی برادێکمانێ ئیسان لەو کاتێککە ئەو قسەی کاڵی خوتۆم خۆشەوێ ئەبێ دوایی ئەم کەسە پێویستی پێێتی بۆ یارمەتی بۆ پارە بۆ قەرز بۆ خوێن بۆ هاوار لێکردن بۆ بە دەنگەوە چوون بۆ نەخۆشی بۆ سەر قەبران بۆ شایی شین وانە بۆ تەواوی ژیان ئینسان پێویستی بە یەکترە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ ئیماندار نییە تیان چێ فەرمی من باتە شەبعانًا وجاره جائع بجنبه وهو يعلم به يعني ئەو کەسە بۆ خۆی تێرە ئەمەش دراوسێتی دراوسێش برادەر و ناسیاوە ئیدعایەکەن کە دراوسەیە یەکترمان خۆشێ دراوسەکەی و برسی بێ و نەچی پێشی دەزانی بزانی و نەچی بەدەنگیەوە بزانی و نەچی بەدەنگەوە فەرمێ ئیمانی نییە وانە لەبەر ئەوە خۆشەویستی لەوە دەرەکەی بەڕاستی لەوەی کە مثلەن ئێمە خوێنەوە لە ئاەتەکانە و لە فرمودەکانی پێغەمبەرە و لە تەطبیقاتی پێغەمبەر و ئەسحابەکانە کە چەند یەکتریان خۆش ئێستا لە بەدرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویان ئەی پێغەمبەری خوا هەموو قەبرە هەڵناکەندرێ هەموو گۆڕە فەرمووی دوو سێ بیان قەنە گۆڕێکەوە وتیان ئەی پێغەمبەر فەرمی ئەوە تەرمی چییە وتیان ئەوە عەمری کوڕی جەموحە فەرمووی بیبەن لەگەڵ فڵان کەسا بیخەنە قەبرێکەوە چونکە ئەو زۆر یەکتریان خۆشەویست با لە قەبرەکەشا بێکەوە من ئەوە لە فەرمودەی صحیحاتەوە کە پێغەمبەری خوا فەرمی ئەم دوانە بخەنە یەک گۆڕەوە زۆر باشە مامۆستاجان و من بینیمە لەشتی لەو شتانە کە قسەژە فەرمی بەر شتێککە قازانجیە بۆ بینەرانی بیرم ماتەوە لە کتێبەکە کتێبی پایزەبرا لە بەسەڵاتەکانە نووسیمە کە دوو ئافرەت هەوی یەک بوون زۆر یەکتریان خۆشەویست و مابۆستا ئەبوبەکری سیدیقی ئاناسێ هاوسەرەکەشیان ئەناسێ ئەوەندە یەکتریان خۆشەویست ئێکیان چوو بوونات بۆ ماری باوکی کاوەکیان بە هاوسەرەکەی تخوا منی بنێرە لەگەڵیا ئەوی نردبووی لەگەڵیاتی ئیسپاتی بکەم کە ئەمڕۆ ئیشی لەگەڵاکەن کە خۆشمەوێ ئەی ڕێکە ڕێی لەگەڵیا بە ئەمری خوا ئەوەندە تویان یەکترمان خۆشەوێ ئەوەندە ئیدعای ئەوان کردبوو خوای گەورە تاقیکردنەوە بزانین ڕاست دەکەنیاننا ئەڵێ پەرمێزەکە گڕی گرت ئەویان گڕی گر ئافرەتەکە سوتاوەکیان باوەشی پیاکرد بیکوژێنەوە ئیش سووتە هەردووکیان مردن هەردووکیان قەبرەکان ئاڵتەنیژێکەوەی هەوێ یەکەن هەوێ کە زۆر کەس دوژمن یەکەن ئەمە پێڵەن تۆ شتێکی دەگمەنیشە ئەو بەڵێ شتێکی زۆر مهمە بۆیە جەڕامەوە کە خۆشەویستی ئەوەیە کە ئینسان بیسەلبێنێت تا ئەخیرە نەگەوەی خۆشیەوێت تا مەساعات جا کە بینی تێکچوو کە غەڵەتێکی لێبینی تا غەڵەتی لێ نبینێڕێ ئەو لیا کە غەڵەتی لێبینێڕێ بەلعنەتیەکە ئەو زۆر شتێکی خەتەرە بەڕاستی ئەوە ڕاستی لە کاتی پێویستیە لە کاتی پێویستیا دەرەکەوێت کە ئەم برادەرەی خۆشەوێ لەو کاتەیە کە ئیشی پێیەتی لەو کاتە کە پێویستی بۆیە بەدەمیەوە بچێ حتا گەر بەدەمەوە چوونەکە سەردانێک بێ یان دڵخۆشی دانەوەک بێ چونکە پێغەمبەری خوا جارتۆ کا فەرمێ پیاوێک لەبەر خاتری خوا چوو بۆ کەسێکی خۆشەویست لەبەر خاتی خوا چوو بۆ سەردانی مەلایکەتە کاتە سەرڕێی تی بۆ چیەتی هیچ بەرژەوەندی مەسلحەتێک هەیە لە بینتانە حەقێکی لەلاتە تینە هیچ لەلامانە ئیلا ئەوە نەبێت کە لەبەر خوا خۆشمەوێ مەلایکەتەکەش پێیوت تی ئەوە من مەلایکەتم خوای گەورەش تۆی خۆشێ مادە ئەو لەبەر خوا خۆشەوێ و ئەو سەردانە جاریاوێ بە کەفارەتی گوناح مامۆستا جاری وە هەیە هاوڕێکەت هیچ هاوکارێکی تۆی پێویست نییە بەڵام هەرەوەندە پێی خۆشە تەنها سیمات ببینێ هەرەوەی کە دیداری تۆ بکە بە خۆی کۆمەڵێک ئازار و خەفەت و ناڕەحەتی لە کۆڵدا پێغەمبەر زۆر هاتووە کە ئینسان کە سەردانی کەسێکەکە سەردانی نەخۆشێکا بە تایبەتی کە ئەو نەخۆشە پێی خۆشە ئەچێ وەلای و لەشی پێیست و گەبێ و ئێستاش عیلم و ئاڵێوانەی کە زۆر خەڵک سەردانیانەکە لە کاتی نەخۆشییان نەخۆشیەکان سوکترە بێ پێغەمبەری خوا فەرمێ 7,000 مەلایکەت دوعای خێری بۆکەن 7,000 مەلایکەت وە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم کە ئینسان بچێ بۆ سەردانی کەسێک لەبەر خوا لە باخی لە باخەکانی بەهەشتا تا ئەگەڕێتەوە جا لەسەر ئەو مامۆستا لەسەر ئەو سەردانی بە شتێک بجێڕمەوە شتێکی حەقیقی کە بۆ خۆم بینیمە پیاوێکی ساڵح و ئەهلی مزگەوت لای مزگەوتەکەی ئەمە
تووشی سوکە جەڵدەیەک لێدا سوپاس بخوای سا تەندروستی زۆر باشە هەموو دەمێش هەموو فەرزەکانی لە مزگەوتە جەڵدە لێدا بردیانە ئینعاش دکتۆر پێی وت کە نابێ خەڵک ئەوەندە سەردانت بکە و دەبێ ئاگال لە خۆ بێ لە خەستەخانە باوەڕکە ینی خەڵک سەریان گرت بوو بۆی بچنە لای خەڵک خۆشیان دەوێت کەسێکی ناودار و کەسێک کە بەتەن خەڵکەوەیە دوایی کە چوە هاتەوە ماڵەوە دیسا من لە خەستەخانە چووم بۆ لای لە ماڵیش سەردانم کرد پێم وتە جاوە خراپ نەبوو بۆ تۆکتی بەخواوە چاشی کردمەوە خەڵک ئەوەندە هات بۆ لام باوەڕ ینی دڵم بەهێز بوو لە جیاتیەوەی لاواز ببێ بێگومان ینی ئەو سەردانە لە کاتێم جەڵدە لێدا و دکتۆر پێی گوتۆ نابێ خەڵک بێ بەڵام بەهۆی زۆری سەردانکردن و بەهۆی ئەوەی کە سیمای زۆر خەڵکی بینی لەو کاتێدا بەتەنجە بوون ینی تەندروستی زۆر بەرەو باش خەڵکی زۆر بەتەنگێتی دوعا خێری بۆکەن و بەڵێ پێیان خۆشە چاکێتەوە زۆر باشە مامۆستا خۆشەویستی لە پێناوی خوای گەورە بەپێ ئەو قسانی بەڕێزت ینی فەرمودانی ئەو نمونانەی بەڕێزت هێنایەوە هەمووی ینی ئیجابیاتە بۆ ژیان کەواتە خۆشەویستی سەمەرەکەی لە دنیادا ئیجابیاتێکی گەورەیە بۆ ژیانی هەمومان کاراسانی بە هەمومان ئینسان ئەوەندەی کە ئەو کەسابینێکە خۆشیوێ هەر ببینینەکەی دڵی خۆشە بێ یعنی گەورەترین نعمەتی خوای گەورە سەعادەتە ئەلا بذیکری الله تطمئن القلوب یعنی کە تۆ لە شوێنێکی زۆر ترسناکەی لە چۆڵەوانێکەکەی ئەبینی برادێکی خۆل لەوێ چەند دڵ ئەمینە بێتوانێت چەند پێ خۆش هەز بە پشت و پەناکەی بە پاڵ پشت عەرەبکەیەکێک چێ بۆ ماڵیان ئەو عیبارەتێکە ئەهلا وسهلا یعنی هاتیۆ ناو کەسوکاری خۆت ئەهلا یعنی نەزەلتە في أهلك لناو كسكاري خوتها دابا زيوي وسهلا يعني شكشو بو آسان بو ترسل لناو كسكاري خوتها يبالي أو بويا براسي يعني الراس أو خوش يسير بيوصل بإيمانه بيغمري خواه فرمي لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا أما جورتين فرمودي لمبارو بيغمري خواه فرمي ناس نباشتوا تا إيمان تان نبي إيمانش تان نابي تا يكتر خوش نبي ألا أدلكم على شيء إذا فعلتم تحاببتم أفشوا السلام بينكم بيش تامرن بس يكتر خوش نبي سلام ليكتري بكن أشتي بلاو كانوا بناوي يكتري قبل سلامتي لسه بل سلامتي أدم نبي يعني بلا حتى زانا كان فرمونا قد شو بمجلس يقول السلام عليكم دعاء قصيك أو مجلس الجرائم معناها سلامك الدروبه قلت السلام عليكم دعاء جاسوس يعني من داري ايوه من دارم السلام عليكم لا يعملوا ايوه سلامة وعليكم السلام وانا زون توج لان ايوه سلامتي توش يزررك بينا قال بيان جيج معناه رازني وسلامة ابويا يعني ايمان ام سلام ام خوشويستي اما راسته وخو بشكل ايمان بشكل ايمان چونکە انسان ناچێتە بەشەوە تا ئیمانیشی نابێ تا یەکتری خۆش نەبێ کەواتە ناچێتە بەشەوە ئەگەر یەکتریان خۆش نەبێ جوانە ئەمانەکەی وای لێ کەواتە بنەماکی سەرەکیە بۆ لێ خۆشبوونی خوای گەورە نعمەتی بەهەشتەوەیە إخوانا ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين خوای گەورە فەرمێ هەرچی غەل و غەشێ لە دڵیانە دایر نەجا خێنە باشتەوە کە چوونە باشتەوە متقابلين إخوانا على سرر متقابلين بران لەسەر قەنەفەکان لەسەر شوێنی دانیشتنەکان بەرامبەر یەک دانیشن بۆ ئەوەندە یەکتریان خۆشەوێ دائیمەن حەز دەکەن ڕوخساری یەکتر ببینن دەڵێن کە کەسێک خۆشویست لەمە دیسا هەمیشە لە تەنیشی دامنیشە بڕۆ بەرامبەری یەکتر ببینن زۆر باشە مامۆستا ئەوە ویستم ئەوە بڵێم خۆشەویستی لە بەرخاتی خوای گەورە هەر بۆ دنیاە بە کۆتایی هاتنی دنیاش کۆتایی دێوەی کە خوای پەروەردگاری لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين بۆ فەرمێ إلا المتقين تەقوا پێنج معنای هەیە زیاتری شیە بەس پێنج معنا زیاتر کە زاناکان باسییان کردووە یەکێ لەو معنانە لە خوا ترسانە ینی ئەم کەسێک کە لە خوا ئەترسێ خۆشەویستەکەی ئەو ڕاستە چکە بەردەوامە خۆشەویستەیەکی کە لەبەر مەسلحەتێکی دنیاییە لەبەر جوانی نامێنێ لەبەر سارە نامێنێ لەبەر عەرزە و دنیا و باخ و باخاتە هیچی نامێنێ ئەگەر لەبەر خوابێ لەگەڵ یاچێتە قەبرەکەەوە وەکو پێغەمبەر فەرمووی ئەم دوانە بەیەکەوە بنێژن چونکە یەکتریان خۆشەویست با لە قەبرەکەشا بێکەوە بن کە زیندوش بنەوە بەیەکەوە بێنە دەرەوە و ئەو ڕۆژەش لە ڕۆژی قیامەتە خوای گەورە خۆشەویستەکان بەیەکەوە دائەنێ ئەوانەی کە یەکتریان خۆشەوێ ئەوانەی کە لە دنیا یەکتریان خۆشویستەوە بەس لەبەر شتێکی دنیایی الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو أخلاء يعني خليلكان يعني دوست خوشويستكان دوست خوشويستكان همو دجمن يكن لقيامته إلا أوانا نبي لبر خوايتريان خوشويستو
ئەوەی لەبەر خوایەتی خۆشویستە لەوێش شفاعەت دەکا بۆ برادر کاتە خۆشەویستی بە کۆتایی هاتنی دنیا کۆتایی نایە لە شفاعەتی بۆکە هەتا لە فەرمودەی پێغەمبەر هاتوو مسلمان شفاعەت دەکا بۆ مسلمان ئەچنە بەهەشتەوە کە چوونە بەهەشتەوە وەکو خەڵقێکی دنیایی پاڵی لێ نایەنەوە بڵێ خوای کرد خۆمان ڕزگارمان بەقی کەسمان نیە نە ئەڵێ خوایە کەسانێک هەبوون لەگەڵمانە هاتن وەکو ئێمە نوێژیان نەکرد وەکو ئێمە ڕۆژیان نەگرت لەگەڵمانە هاتنە مزگەوت ئێستا دیار نین خوای گەورە فەرمێ پێمانی شادکەوە بەڵێ سەیری جەهەنەم کەن هەرچی ئێوە ناسیتان و منێ هێنمە دەرەوە هەرچی ئێوە ناسیتان ڕزگار یەکەم لە جانم سەیرەکەن هەرچی ئەوان ناسکیانەوە ئەڵێ ئەی جا ئەی خوای گەورە بەچی بیان ناسینەوە کە ئەوان بوون بە خەڵوس ئەوان سوتاون خوای گەورە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەڕێتەوە فەرمێت خوای گەورە فەرمێت هەر کەسێک یەک جار بەڕاستی سوجدەی بۆ خوا بردوێ شوێنی سوجدەکەی نەسوتاوە بە شوێنی سوجدەکەی ناسنەوەنێ بە شوێنی سوجدەکەیەکترە ناسنەوە یەکێکیانە دەرەوە هەتا سێ جار دوای سێ جارەکەم برادەرەکان شفاعەتیان کرد پێغەمبەر شفاعەتی کرد ئەنجا خوای گەورە فەرمێ سەرەی ڕەحمی خۆمە ئەفەرمێ خوای گەورە سێ چنگ سێ لەوێ دەرێنێ کە کەس نازانێت ئەو چنگە ئەو خوای گەورە خۆی زانێ ئەفەرمێ دوای ئەوەش خوای گەورە فەرمێ کەسێ بەقەدەر مسقاڵ زەڕێک بەقەدەر بەشە گەردیلەیەک ئیمانی هەبێ ئەوش ڕزگارەکەم بۆ چونکە ئەمانە لە بەهەشتا داوای ئەوانەکەن ئەوانیان خۆشەوێ خۆشەویستی ئەوان وای کرد ئەسلی حەدیسەکە فەرمێ ئەمانە داوای برادرە خۆشەویستەکانیان کرد بۆی خوای گەورە ئەوانیش ڕزگار کرد ئەو خۆشەویستیە لە بەهەشتا کاریگەری هەیە و لە بەهەشتا هاتوچۆی یەکترەکەن لە بەهەشتا سەردانی یەکترەکەن هەتا کابرا وتی ئەی پێغەمبەری خوا مەتە الساعە فەرمی کەی قیامەت دێ پێغەمبەری خوا فەرمی وما ئەعدەدتە لەها فەرمی چی بۆ حازر کردووە خۆ هاتنەکەی شۆن هەردێەوە بەڵام مهمەوە چی بۆ ئامادە چی پێیە فەرمی حب الله ورسوله خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا فەرمی المەرء مع من أحبه تۆ لەگەڵ ئەو کەسایە و ئینسان لەگەڵ ئەو کەسایەکە خۆشیوێ ئینسان لەگەڵ ئەو کەسایەکە خۆش ئەو دلیلە لەوەی کە ئەگەر ئێکێک تۆی خۆش بێ و بەڕاست بێ لەبەرخوا لە بەهەشتا بێکەون کە ئەهلی ئیمان بوون لە بەهەشتا بێکەون زۆر باشە مامۆستای بەڕێز ئێستا یەکێک لەو شتانەی کە کۆمەلگا بەدەستەوە ینی تۆزێ تووشی شلۆقی هاتۆ پەیوەندی کۆمەڵایەتیە گرفتاریەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بوون جۆرێک لە سستی و ساردیان تێکەوتووە خۆشەویستی لەبەر خوای گەورە لە پێناوی خوای گەورە نابێتە هۆی پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی بەرقەراربوونی پەیوەندی کۆمەڵایەتی ئاگاداربوون لە حاڵەتی کۆمەڵایەتی ئینسان وەکو باسم کرد مادەم بۆ پاداشی خوا ناگەڕێ بۆ بە ڕۆژوە بێت تا ئێوارەیش ناخوا بۆی خێری بگا بۆ نوێژەکە بۆی خێری بگا بۆ زەکات بۆ حەجەکە بۆی خێری بگا وانە کەواتە بەم سەردانانەش هەر خێریەگا شێ فەرمێتی بە نوێژ و ڕۆژ و خێرە دەگا خوا و پێغەمبەر هەر خوا و پێغەمبەری جە فەرمێ بۆ سەردانانە خێرە دەگا کەواتە مادام بە دوای پاداشدا ئاگەڕێ ئەبێ بزانێت چۆن بە نوێژ و ڕۆژۆکەی خێریەکە بە سەردان و عیلاقە و کۆمەڵایەتیەکەش پەیوەندی کۆمەڵایەتەکانیش بۆش خێریەکە ئەگەر خێرەکە کەمتریش بێنەوە دەبێت دەردە دڵێک لای دەکەن ئەنجا یعنی ئەو هاتوچۆیە وای لێکا کە ئیمانەکەی زیاوکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله ئەفەرمێ حەوت کەسن خوای گەورەیان خاتە ژێر سێبەرێکی تایبەتی خۆیەوە لە ڕۆژی قیامەتە لەو ڕۆژا کە هیچ سێبەرێک نییە ئیلا ئەو سێبەرە خوایە نەبێ ئەفەرمێ یەکیان لەوانە ڕەجولانی تەحابا فی الله اجتمعا عليه وتفرقا عليه دوو کەسن ڕەجول لە بەمعنای دوو پیاویش نییە دوو کەس هەتا ئەگەر ئافرەتیش بن دوو کەس یەکتریان خۆش بێ لەبەر خوا مەبەستی دنیایی تیانە بێ لەبەر خوا یەکتریان خۆش بێ ئەگەر چوون بۆ لای یەک هەر لەبەر خوا بچن ئەگەر لێکیش دوورکەوتنەوە هەر لەبەر خوا لێک دوورکەونەوە ئەفەرمێ ئەمانە لەژێر سێبەری خوای گەورەیان تا خوای گەورە حەشری خەڵقیەکە دوای لێوە ئانێرێ بۆ بەهەشت ئەوە زۆر مهمە ئینسانی مسلمان ئەمە بزانێ هەتا لە فەرمودەی پێغەمبەر هاتووە فەرمودەی قودسی پێغەمبەری خوا فەرمێ ينصب يوم القيامة منابر من نور أفرمي لرجل قيامتها ينصب يوم القيامة منابر من نور لرجل قيامتها تن منبرك دا أندرين أتسقي أندرين حاضرك لصاحي قيامتها لرجل قيامتها لصاحي محشرة خلقي بيانا أرون ما هم بملائكة ولا أنبياء ولا شهداء ملائكة بيغمبر نشهيد يغبطهم الأنبياء والشهداء بيغمبر كانوا شهيدا كانوا سريان صر منك سريان كان أو الرزيان اللي جيرا تاج خراوة تسريان وبسر أو من برانا دانش شنو أقرن أرن أي بيغمبر إخوة أوانا كين بوان وصفك فرمي أما أوانا هيج بيونديكي دنيايني لبينيانا
هیچ بەرژەوەندێکی دیایی نەیبەستونەوە بۆ یەکەوە ئیلا خۆشەویستی خوا نەبێ. ئەگەر خەڵق ترسا ئەوان ناترسن، ئەگەر خەڵق ڕاستڵەکی ئەوان ڕناسڵەکن، هیچ خەمێکیان نییە و ئەوانە بە سەلامەتی خوای گەورە ئەن خاتە بەهەشتەوە. خوای گەورە ئەن خاتە بەشکە لەبەر خاتی خوا یەکتریان خۆشویستە لەبەر ئەم سەردانە ئەم تێکەڵاویە بێ ئینسان بەمە بزانێ بە هەموو هەنگاوێک نەک بۆی کە بگاتە لای هەواڵی پرسێ کە ئەچێ بۆ لای ماڵێک لە دەرگایە لە ماڵنین کاتەکەی بە خۆڕایی نەڕۆشتووە ئەو کاتەکەی لە ڕەزامەندی خوای ڕۆژە چونکە لەبەر خاتری خوا چوو بە سەردانی ئەو کەسە پاداشتەکەشی بۆ نووسراوە پاداشتەکەی بۆ نووسراوە بە ئەو لە ماڵ بیان لە ماڵ نەبێ. دوایشکە دەڵێ سەردانم کە هاتوو بەس ئێوە لێوێ نەبوون ئەوان پێیان خۆش دەوێت یان دراوسەیەکیان لە فڵان کەس هاتووە دوای تەلەفۆنی بۆ کە یان پێ ئەرێ زۆرم پێ ناخۆش بوو لە ماڵ نەبووم حەزمەکرد لە ماڵە بووم زۆرم پێ خۆش بوو کە هاتی و هەتا جێڕۆ لێکێ لە شەخە گەورەکانی بیارە ڕەحمەتی خوای لێبێ شێخ عومەر بوو و ئازانم هەڵێن سەردەمێک مەولەوی زۆر حەزی کردو بچێ بۆ ماڵ نەچێ لەو شەخە گەورانە بۆیتر لەو خواپەرستە گەورانە زۆری حەز کردووە کاتێک ژنی هێناوە خوڵقی کردووە بۆی نەکراوە بچێ کاتێک چی بووە چەند مناسەبەتی کوڕی بووە کوڕی ناوناوە بۆی نەکراوە شێخ بچێ هەتا لە جارێکیان مناڵێکی 3 ساڵانیە بێمرێ مەولەوی کە مناڵەکەی ئەمرێ مناڵەکەی زۆر خۆشەوێ زۆر بۆی خەفەتبارە بێسن بە شێخەڵن هەن مەولەوی کە دۆست و خۆشەویستی ئەوێ و ئێوەش دۆست و خۆشەویستی ئەوەن زۆر خەفەتبارە بۆ مناڵەکەی هەڵێ ئەستن با بچین هەڵێ کاچن مەولەوی لەو کاتا لە شوێنێکی بێت دێن ئەڵێ چی ئەڵێ وەڵا شێخ هاتووە جەماعەتەکە لە چێتە ژوورەوە ئەوان فاتحیان خوێندووە وەکو دەستور و عادەتی خۆیان سەرخۆشیان کردەوە کاچێتە ژوورەوە ئەڵێ یا ڕەبی بەخێر بن ئەوە نەم پێ خۆشە کە هاتوو نازانم بە زمانێ بەخێراتتان کەم بەس ئەوە ناڕم لە بینی خۆم و خوایە حەز دەکەم هەموو ساڵم مناڵێکی ئاوە خۆشەویستم بمرێ بۆ یە خۆشەویستانم بێ وەسەدان ئەوە کە یعنی بڵێم سۆزێکە لە دڵی خۆیان کە دەری بڕە زۆر عەجایبە کە ئەو مناڵەی لە هەموو شتێک خۆشتری لەسەر عەرزە ئارە شتێکی عەجیب بۆ سەردانەوە بۆ بڕاوە حەز دەکەم هەموو ساڵە مناڵێکی ئاوام بینی بۆی ئەو دۆست و خۆشەویستانە بێنەوە نەم پێ خۆشە ئەوە بەڕاستی ئەو سەردانە دڵی بەرامبەرەکە خۆش دەکات جاگەر سەردانەکە سەردانی ئایەت و حەدیث و ئامۆژگاری و نەسیحەت و چاکەش بێ باشە شتێکی خراپ نەبێ ئینسان لەسەری گوناهبار بێ بێگومان مامۆستا یەکێک لەو شتانە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فرمودێکدا ئاماژەی پێ دەکات ئەنصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما یەکێک لەو بابەتانە بابەتی خۆشەویستی لە پێناوی خوای گەورە تا چەند دەبێتە هۆی ڕێگری ئەوەی کە نێڵی براکات ستەمی لێ بکرێ و دیسان ستەمیش بکە سیلەی ڕەحم پێغەمبەری خوا فەرمووی سیلەی ڕەحم عمر درێژەکە چۆن عمر درێژەکە نیوەگە من فڵان کەسێک خەڵک ببینیم خزم زۆر سەردانیەکەن ها خەڵک لە خۆ نایەر دەستی بۆ بەرن خزم و کەسوکاری زۆرە لەولا ڕەهەتوکە لە ڕەجەمناکە لە قورئانە فەرمێ بە شوعەیبیان وتیان ئەگەر خزم و کەسوکارەکەن دەبێ ڕەجمان نەکرێت بەس لەبەر ئەوان ناوێرین ئەگەر ئەم کەسە خەڵک زۆر سەردانی خەڵک نایەرە چەقۆی لێبە خەڵک نایەرە بچێتە سەری خەڵک نایەرە فیشەکی پێ بنێ وەنیە خەڵک خۆشیوێ لەبەرەوە کاریگەری زۆری هەیە سەردان و تێکەڵاوی و هەواڵپرسین ئەو خۆشەویستیە بێتە عەمەلی بە مەسمان پێ ئەوێ ببێتە عەمەلی بۆ سەردان و تێکەڵاوی خۆشەویستی کاریگەری هەیە لە بەرامبەرەکەشیە کە بەڕێز بێ لە ناو خەڵقیە خەڵک دەستی بۆ نەبا خەڵک زوڵمی لێ نەکا خەڵک تەعدای لێ نەکا خەڵک دەستی بۆ درێژ نەکا وەنیە ئەوە دیارە کاریگەریکی زۆری هەیە وەکو باسمان کرد لە بەپێی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئینسان تەمەنی پڕخێر و بەرەکەت دەبێت کە ئەو سەردان و تێکەڵاوی هاتوچۆیە بوو وا لە بەرامبەرەکەشێکا کە ئەویش بێ کۆمەلگاکە ئەجوڵەیە کۆمەلگاکە لە جیاتیەوەی کە دژایەتی یەکتر بکەن سەردان یەکتر دەکەن یەکترە ناسن ئەبن بە دۆست و خۆشەویستی یەکتر جاری وایە کەسێکی سیارە لێیە مەسەڵەن لە بچن فڵان کەس بێن خۆشیەوێ کە فڵان کەس دێن سێو ناشکێنێ تۆیان نهێنێ عەفوم ناکردن تۆیان نهێنا لەگەڵ خۆیان عەفوم ناکردن خۆزگە تۆ نەئاهاتی لەگەڵیان ئەو بیستمان هەمومان ئەمانەوێ ئیشێ بە فڵان کەسکەین بڵێ بە گوێمان بکارێ چۆ بە فڵان کەس بڵێ بە ئەو پێی بڵێ تیان ئافرەتێ دزی کردووە نازانی کێ بنێرین بۆ لای پێغەمبەر مەخزومی ئافرەت عەشیرەتی مەخزومی لەگەڵ عەشیرەتی قوڕەیشا دوژمنایەتیان هەبوو پێش ئیسلام ترسان کە پێغەمبەر دەستی بڕێ دوژمنایەتەکە هەڵباتەوە بە کێ بڵێن چێت تکای بۆ بکە کوتیان حب ابن حب رسول الله خۆشەویستی کوڕی خۆشەویستی خوا پێغەمبەر خۆشەویستی کوڕی خۆشەویستی پێغەمبەری خوا تیان کێ وتیان ئوسامەی کوڕی زەید چونکە پێغەمبەر وای فەرموویەتی ئوسامە خۆشەویستمە کوڕی خۆشەویستمە کە زەیدە ئوسامان هەر بەلای پێغەمبەر هەر لەبەرەوە ئینسان کە یەکێکی خۆشویست خاتری ئەگرێ کە یەکێکی خۆشویست خاتری خەڵقیش ئەگرێ بۆ هێ ئەوە خاتری خراپەکارانیش ئەگرێ بۆ هێ ئەوە
وزۆر کەسەیە کە مستحقی جەهەنەم من خوای گەورە بەهۆی شفاعەت و خۆشەویستی پێغەمبەر و عافیانەکە وانە زۆر کەسەیە کە برادرە شفاعەتەکە بۆ برادرەکەی وەکو باسمان کرد پێشتریش و لە فەرمودای زۆر خوای گەورە عافیەکە بەهۆی ڕێزی ئەو خۆشەویستی کە لە بینیان سەکە لەسەرەوەی بوو ئەگەر کەسێک ویستی زوڵم بکە خۆشەویستی تۆویستی زوڵم کاگەر وتت واز لەمە بێنە ئەمە لەبەر خاتری تۆ وازێکی دیارە وازێن لەبەر خاتر تۆ چ پێڵی کاکە ئەو مەکە ئەوە شتێکی خراپە بەگوێ دەکات ئەگەر مەزڵوم بێ ئەگەر مەزڵوم بێ چی ئەڵێ لە خزمەتتان بە شێوەیەکی شەرعیوەنی ئەگەر زاڵم بێ دەستی ئەگری ناری زوڵم کات چکە بەگوێ تۆکە ئەگەر تۆی خۆش نەیە بەگوێ ناکە ئەگەر ئەم خۆشەویستیە نەبێت لە ناو خەڵکیە زاڵمەکان هەموو زوڵمەکەن بەس ئێستا کۆمەڵە لە زاڵمەکان زوڵمەکەن بۆ کۆمەڵێکیان بەهۆی خۆشەویستەکانە دەستیان بەستراوە جوانە ئەمە مستا ئێستا پێ دوایە خۆشەویستی لە نێو مسلماناندا لە چه ئاستێکدای ئەو خۆشەویستی ڕاستەقینەی کە لە بەرخاتی خوایە لیوەجه الله ئەم خۆشەویستی دیارە هەموو سەردەمێک هەر هەیە هەموو سەردەمێک کۆمەڵی مسلمانی ڕاستەقینە هەر هەن کەیان خۆشەوی لە بەرخاتی خوای بەڵام لە چا ئەوەی سەردەمەکانی پێشوە ئێستا کەمە ئێستا علاقاتی کۆمەڵایەتی کەم بۆ بەهۆی زۆر مەشغەڵەتی دنیایی کە ئێستا دروست بووە کە ئەبینێ چێ ماڵان 5 کەس دانیشتوان هەر کەس مۆبایلێکی پێ و خەریکی سەیری مۆبایلەکەی خۆیەکە مەسەرەن و ئێمە چوینە ماڵان تومانە کاکە ئێمە ئەوە قسەی خۆمان کرد با دووسێ فەرمودەی خوا و پێغەمبەری بجێڕنەوەتیانە بەڵێ باشە بسم الله الحەمدولله بە دەنگی بەرز دەستمان کردەوە ئاەتمان خوێنێتەوە فەرمودەی پێغەمبەرمان خوێنێتەوە دواسییانە کە خەریکی مۆبایلەکەیان بوون هەر بۆش قەنەعەتیان نەکردەوە لەبەرەوە زۆر ئێستا ئەو عیلاقە ئەو شێوازەی کە تۆ باسەکە ئێستا زۆر کەمە لە چا ئەو کاتەوە لە چا ئەو کاتەوە زۆر کەمە و بەس ئێمە ناڵێن نییە چونکە لە ناو کۆمەڵە مسلمانانە هەر هەیە لا يزال طائفة من أمتي الظاهرين على الحق پێغەمبەری خوا فەرمێ بەردەوام کۆمەڵی خەڵق هەر پابەندن بە دینی من و لەسەر دینی منن و پشقایی من بە دینی من و دینەکەش پشقایی ببووان هەتا ئەو ڕۆژێکی کە خوای گەورەیە بەڵام بەعام پەیوەندی کۆمەڵایەتی کەم بووە وەستا خەڵقێ پورزای خۆی ناناسێ خەڵقێ ئامۆزای خۆی ناناسێ خەڵقێ پوری خۆی ناناسێ پورزای خاڵۆزا و پورزای خۆی ناناسێ ئەمە ئیچیە خەڵقێ برازای خۆی ناناسێ من چوومە کەسێکم بینیت وەڵڵی مام مناڵەکانی من نەناسیوە بۆ چونکە خۆشەویستی نەماوە کە خۆشەویستی نەما علاقاتی کۆمەڵایەتی نامێنێ کە خۆشەویستی نەما ئیمانیش کەمە بێ کە خۆشەویستی نەما مەشاکیل زۆرە بێ وەنیە کە تۆیەکی خۆش بێ کە توێکی خۆش خۆی لە ڕاز ناکەیەوە فیشکی پێوەنانەی هەستەکەی کەسێکی پەراگەندەی کەسێکی کەوتوێ لاوە کەسێکی خەڵک گرنگیت پێ نادا وەکو بدون تەشبێەوەی دەڵێن کە لە ڕاندا بڕابی چی بەسەر گورگەکان چی لێ دەکەن چۆن پەلامارێ دەنوانە ئەجا بخۆشی دائمە چاوەڕێی چاکە لە بەرامبەرەکەی ناکەن چونکە کەسێکی خۆش نەویستەوە تا چاوەڕێکە ئەوانەی کە ڕۆژێ دێن بۆ لای بە خۆشەویستی و بێن و ڕێزی لێ بگرن وانە مەگەر چێکی بدۆزەوە کە ئەوانی خۆش بێن ئەوان خۆشیان بێ شتێکی وای نەکردووە خۆشەویستێک نییە لە بینیانە بڵێ وەڵام من ئەو خۆشەوێت کە هات خۆشەویستەکە بەری ڕێمان پێگرێ خۆشەویستەکە وامان لێکار ڕقمان لەیەک نەبێ زۆر جوانە مامۆستا خۆشەویستی تا چەند دەتکاتە ئەوەی کە واز لە ڕژدی و حەسوودی و بەخیلی و هەموو ئەمانە بێنی بنمونونەکە ینی وا لێ دەکاتەوە دەستکراوە بی هەم لە ڕووی معنەوی هەم لە ڕووی مادی هەم لە هەر ڕوویکە برای مسلمانەکەت کە تۆ لەبەر خاتی خوای گەورە ئەوت خۆش دەوێ وا لێ دەکا هەموو هاوکارێکی پێشکەش بکەیت خۆشەویستی گەورەترین هاندەرە بۆ سەرفکردنی ڕوح و ماڵش نەکەرێن وەکو باسم کرد پێشتر یعنی چی وای لەو با بڵێن هەواڵن لە هەواڵان دەستبێت لە ئەسحابەکان چی وای لێکن کە ڕوحیان پێشکەشکەن چی وای لێکن کە ماڵەکەیان بەرن چی وای لێکن کە دینارون ب100 ألف دینار پێغەمبەری خوا فەرمی دینارێک بە 100,000 دینارە تیان چۆن فەرمیەکێک پارەی زۆر 100,000 کا بەخێر بەزێکی 1 دیناری هەیە لە پێناوی خوای کا بەخێر لەبەر ئەوە بەڕاستی خۆشەویستی وای لێکا دەستی بەرامبەرەکەی بگرێ خۆشەویستی وای لێکا یارمەتی بە کۆمەکی بکە پارەکە نەخاتە دەریێ بیخاتە دەستیەوە هەر لە پارەشە بیگرێت تا شتیکەش تا ئەوەی کە ئامادەی گورچیلەی باتێ وەنیە بێگومان ئامادەی گورچیلەی باتێ ئامادەی بەشی لە ڕوحی خۆی باتێ ئامادەی خوێنی باتێ هەموو ئەوانە وا لە ئینسانەکە کە یەکتریان خۆش بێ بناغەکەی خۆشەویستیە بەڵام دوو کاتا خۆشەویستەکە زیندوو بێتوانێ وای لێکە ماڵەکەی بەخشێ لە پێناوی خوایە وای لێکە کوڕەکەی سەرە بڕێ لە پێناوی خوایە وەکو حەزەتی ئیبراهیم چۆرە ناو ئاگر و لە پێناوی خوایە چێ وەنیە ئەگەر ئێستا خەڵقی ئێستا و ئێمە ومانان مسلمانان ئەوەی پێنەکرێت بەس ئەوی پێکرێت لە پێناوی خوایە خۆی ماندوو بکە خۆی برسی بکە خۆی تینوو بکە لە پێناوی خوایە چاوپۆشی لە خەڵقی بکە وەنیە
لە پێناوی خوایە واز بێنێ لە حرام خوایە تۆم خۆشەوێ لەبەر خاتی تۆ ئەو نەزەرە ناکەم ئەو دزیە ناکەم ئەو دەستپیسیە ناکەم ئەو دایانپیسیە ناکەم هەمووی ئەگەڕێتەوە بەسەر خۆشەویستی خوای گەورە لو كان حبك صادقا لأطعته لأن المحب لمن يحب مطيعه هرن كسك دعاء أفرتك كتوا دعاء وقتي تحب النبي يعني أجر بيغمر خوش ولا بخاطري بيغمر أوركم ليه بنو هرن كابلا شاعرتي لو كان حبك صادقا لأطعته لأن المحب لمن يحب مطيعه والله يجر راسك بس ادعاء خوش ويستي خو بيغمرك هي أجر براس بيا بجود أكردن بس خوش ويستي قدره خوش ويستي يعني بجود كردن خۆشەویستی عنی یارمەتیدان بە دەنگەوە چوون خۆشەویستی ئەوەی کە کەسێک مامۆستایەک لێرە وەختی بریندار کرا بوو مامۆستایەکی ئاینی کەسێک ناسیایی من بوو پێشتر ئارەخۆر و دینداری بێدینیش بوو با بڵێن بەس تۆبەی کرد بوو الحەمدوللا جاهاتە بوو خوێن با بە مامۆستا ئاینەکە دکتۆرەوەتی چەندەیە وتی من چەند وشە نازانم سۆندێ بخەرە ئێرە منەوە بیخەرە سەر مامۆستا با خوێنەکەی من هەموو چێ بۆ ئەو ئەوە خۆشەویستەکە وای لێکە کە ڕوحی خۆشی پێشکەشکە روحي خوشي بكابا قرباني وبيغمبر صلى الله عليه وسلم فرمي او كسيك لحمك زياتر مني خوش او كسيك حزك روح ماري دانه مارو مناري دانه بس من ببينه حزك بيبينه لبيناي بينيني او ماركي دانه بويا خوش ويستواءك او كسا ماركي باب خوش ويستك لدواساتي برنامجيه بس يمكن ك شلون ام خوش ويستي دروز دبه يعني كاتي من ام خوش ويستي تێدانە بنەمای ئەم خۆشەویستیم تێدانە چۆن ئەم خۆشەویستە بنیاد دەنرێ ئەم خۆشەویستەی کە لە پێناوی خوای گەورەدایە خۆشەویستی حقیقی بەس بە ئیمان بنیاد دەنرێت چونکە بەس ئیمان لە پێش خۆشەویستیوێ خۆشەویستی ناحقیقی وەسائلی زۆرە بەڵام خۆشەویستی حقیقی بە ئیمان یەکەم جار بە ئیمان بوون بەخوا دوای ئەوە بە کۆمەڵەشت خۆشەویستی دروست دەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەرێ شتێکتان پێ بڵێم ئەلا ئەدلکم عەلی شەیء ئیذا فعلتم تحاببتم شتێکتان پێ بڵێم ئەگەر کردتان یەکترتان خۆشێتیان بڵێ فەرمووی ئەفشوا السەلامە بەینەکم سەلام لە یەکتر بکەن ئەوەیەکێ لەوانە سەلامە یەکێ لەوانە یارمەتیدانە یەکێ لەوانە بە دەنگەوە چوونە لە کاتی تەنگان و ناڕەحەتیە کاتی هاوارە بوێنێ ئەڵێ فریام کەوە وەنیە یەکێ لەوانە مەسەڵەن پێغەمبەری خوا فەرمێت دڵی خۆشکەی کە تۆ چی دڵی بەرامبەرەکە خۆش دەکەی نەخۆشە ئەچی بۆ لای شوێنێکی شکاوەچی سەردانیەکەی یارمەتیەکی کۆمە هەموو ئەمانە هەموو یارمەتیدانێک هەموو دڵخۆشی دانەوەیەک هەموو قسەیەکی خۆش ئەبێتە هۆی ئەوەی کە خۆشەویستی لە بەرامبەر دڵی بەرامبەرەکە تا دروستکە و خۆشەویستی لە دڵی توە دروستکە بەرامبەر بوو ئینسان گەورەترین ڕێگا ئەوەیە کە خۆشەویستان لەبەر خاتری خوای گەورە فەرمێ ئێوە لەبەر خاتری من یەکترتان خۆش بوێ پاداشتەکەتان لای منە پاداشتەکەش چییە؟ يعني أو فرمودية زور مهمة كبيغمبري خواه فرمي يغبطهم الأنبياء والشهداء أواني لبر خواه يكتريان خوشي بيغمبر كان والشهيد كانش سريان ليان صورة منه الله أبي أو إنسان بزان أم باداش تقولي تاوريكا إسا منو تو أم أتوانين أو خوشويسية دروس كين خلق ما خوش بو شو كخوش ما ويست خواه يقول باداش مانه باداش لك برامبرك ما ورنا قرين من كتوم خوش بي باداش لتور ناقم داوي باداش لتور ناقم باداش كلا خواه قبران وسري بۆیە ئینسان یەکەم شتەوەیە کە چاوەڕێی پاداش دەکات لە خوای گەورە و جێبەجێکردنی فەرمانی خوا و پێغەمبەرە و ڕێگاش زۆرە بۆ خۆشەویستی وەکو باسم کرد تەهادە و تەحاب بوو پێغەمبەری خوا فەرمێ بەخشش و خەڵات بن بە یەکتر بۆ یەکترتان خۆش بوێ وانە سەردانی یەکتر بکەن بۆ یەکترتان خۆش بێ سەلام لە یەکتر بکەن بۆ یەکترتان خۆش بێ هەواری یەکتر پرسن لە کاتی تەنگان و ناڕەحەتیە دوعا بۆ یەکتر بکەن وانە دوعایەک کە نیشانەی خۆشەویستیە دعاء العبد لأخيه بالظهر الغيب مستجاب من تو أقال لنا بدعاءكم تو دعاءهم كي أقام لنا به أو نشاني خوشويستي أو خوشويستيش قشبي على دلو دروني إنساني مسلمان زور سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریع زانایی ئاینی لە تەورەی ئەمڕۆ خۆشویستن لە پێناوی خوای گەورە میوانمان بووی زۆر سپاس مامۆستا زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست ئێوەش بەخوای گەورە میهرەبانتە دەستپێرین هەمیشە لە شادی و بەختەوەری و کامەرانیدا بن خواتان لەگەڵ